ڕۆیشت سڵاوتان لەبێ دینەرانی پایتەخت میدیا لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراقین ئەو لە پشتی منەوەی خێمەی مامۆستایانی مانگرتووە کە لێرە خۆپیشاندانیان ئەنجام داوە و خێمەی مانگرتنیان بەرز کردوێتەوە وا دیارە کەمێک پێش ئێستا پۆلیسی چالاکە مەدەنیەکان و هێزەمنەکان هاتنە نێو خێمەکە و داوایان لە مامۆستایان و مانگرتوانی ئەم خێمەیە کرد کە بە زووترین کات ئەم خێمەیە هەڵبگرن. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیان بکەم بزانم بۆچی هێزانەکان ڕێگەیان پێ نادەن کە لێرە خێوەت هەڵبدەن و داوای مافەڕەوەکانیان بکەن کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیان دا بکەم بزانم هۆکاری کێشەکانیان چییە. مامۆستا سڵاو لەبێت پێم بڵێ چێ هاتنە سەرتان بۆچی داوای هاتوونەتە سەرمان و دەڵێن کاکە ئەبێ خێمەکە چۆڵ کرد ئێمەش بە هیچ شێوەیە چۆڵی ناکەین. ئێمە بەڕاستی لە زەمەنی محافزەکانی پێشوو لە زەمەنی ڕاکان جبووری دەیان ساڵە خۆپیشاندانەکەین لەم شارە بۆ مامۆستا بۆ موچە خۆر بۆ کارەبای بازە ڕاکان جبووری بێنە بۆچی دەیانەوێت خێمەکەتان پێڵ بێن خێمەکە دەیانەوێت پێمان هەڵگرن دەڵێن ئێوە ئیجازەتان نییە. من 76 ڕۆژە موچە وەرنەگرتووە ئیجازە بە مانگێ دەرناچێ مانگێ بکەومە دوای وەرە و بڕۆ ئەمە چێ من پێشمەرگەوە خۆیە کوژێ کاکە مامۆستا گیانی دەرچوو مامۆستا موچەی نەما عیبە داوا لە ڕاگەیاند کارەکانەکەین داوا لە کەناڵەکانی ڕاگەیاند نەکەین داوا لە ڕێکخراوەکانەکەین داوا لە کەسایەتەکان لە مامۆستایان لە موچەخۆران فریای خێمەی مانگرتووان بکەون و بەپەلە بگەنێرە. هەڵوێستیەوە چی دەبێت ئێوە خێمە جێدەهێڵن ئێمە خێمەکە جێ نایەڵین مەگەر بمانگرن یان بمانکوژن ئەگەر نا ئێمە خێمە نە هەڵەگرین نە چۆڵەکەین. بۆچی دەیانەوێت ئەو خێمە هەڵبگرن یعنی ئەوەیە پرسیارە لە خۆیان بکەی بەڕاستی ئێمە هاتوینە داوای مافی خۆمانەکەین بە شێوەیەکی مەدەنی لێرە دانیشتوینە بەم گەرمایە دەیانەوێت پێمان هەڵگرن. دەستان زۆر سپاس. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ مامۆسایەکی تر بکەم بزانم تاوەکو کەی لێرە بەردەوامە بن. مامۆستا سڵاو لێبێت پێم بڵێ بۆچی دەیانەوێت ئەم خێمەیە هەڵبگرن ئێوە ئەم خێمە چۆڵەکەن. ئێمە کە خێوەتی مانگرتن لە پێناو ژیانماندانە بۆی لەبەرەوەی دۆخی ژیانی موچە خۆران کەوتووەتە مەترسیەکی زۆر دۆخێکی زۆر نامواری دروست کردووە لە کەرکووک و خورمات و دوو پێشمەرگە خۆیان کۆتیان بە ژیانی خۆیان هێنا سێمیش لە شۆرا و بە سوپاسە پۆلیسی کەرکووک ڕزگاری کرد هاتوین وا بڕیارمان دەکە خێوەتی مانگرتن لە پێناو ژیان بەردەوام بێ. بەڵام لە بەیانە قیادەی عەمەلیاتی کەرکووک چەندی جار تەلەفۆنەکە بۆ پۆلیسی چالەکە مەدەنیەکە کە خێوەتەکە لابەرن تا ئێستا بەرگەمان کردەوە بەڵام ئێستا فشارەکانیان چڕ کردەوە بەسەرمان ئەڵێنە بێ خێوەتەکە لا ببرێت ئێمەش نامانەیە خێوەتەکە لا ببرێت بانگەوازمان کرد بۆ هەموو موچە خۆرانی کەرکووک و ناوچەرجێ ناوکەکان بانگەوازمان کردو بۆ بەرپرسانی کەرکووک فریای خێوەتی مانگرتن لە پێناو ژیان بکەون تا ژیانی کۆمەڵاتی لەوە زیاتر نەشێوێ خێوەتەکە لا برێ موچەخۆر دەسەڵاتی قیادەی عەمەلیاتی نییە ئەوان حکمڕان یاسا و قانون بەدەستی ئەوانە خێوەتەکە لا برێ ئەگە فریای نەکەون بۆیە داواکەی فریا و خێوەتە بکەون خێوەتەکە ببینێتەوە بڕیارماندا بەردەوام بین. زۆر سپاس مامۆستا ئەگەر بچینە دەرەوەی خێمەکە کەمێک گفتوگۆ بکەین چونکە ژێر خێمەکە تاریکە ئەوە دەیبینن پۆلیسی چالەکە مەدەنیەکان هاتوون دەیانەوێت بە زەبری هێز ئەم خێمەیەی مامۆستایان هەڵبگرن. مامۆستا وەرە ئێرەوە پێم بڵێ ئێوە هاتوون داوای مافێکی سەرەتایی خۆتانە داوای مافی موچاکەن لە حکوومەتی عێراق سەرڕای ئەوە هاتوون ئەم هێزە هاتووە ناهێڵێت لێرە خێمە هەڵبگرن داوای ماف بکەن ئەمە لە پێناو چی بۆچی واتە ئێمە هاتووینە خەباتێکی مەدەنی زۆر شارستانی نە چەکمان پێ نە بەردمان پێ نە دارمان پێ هاتووینە خێمەیەکمان هەڵداوە داوای ما سەرەتایەترین مافی خۆمانەکەین کەچی بەدا خۆم برایانە لە بەیانەوە پژگیریمان بووە زۆر پژگیرمان بوون بەڵام ئێستاکە ئەمریان بۆ هاتووە لە قیادەی قواتی کەرکووکەوە کە ئەبێ خێمەکە چۆڵکەن ئێمە چۆڵی ناکەین با ئەوان خۆیان بێن خێمەکە چۆڵ بکەن ئەوان یانوێ بە زۆر بەهێز بە زەبری هێز خێمەکەمان پێ چۆڵکەن ئێمە لە ناڕۆین هەتا ئەو کاتی پێمان بکرێت چونکە ئێمە هیچ هینێکی بەرگریمان نییە بەرگری ئێمە تەنها قسەیە ئەوە چۆن لایە دەن با بێن لای دەن چیان بێوت ئەوان سوور لەسەر کاڵی بگرن ئەڵێ ئەبێ چۆڵیکەن ئەبێ خێمەکان هەڵگرن ئەوە بڕیاری کۆتاییانە ئەڵێ قاید قیادی کەرکووک گوتێتی ئەبێت خێمەکە نەمێنێ و هەڵیگرن ئێمە چۆڵی ناکەین بەڵام ئەوان بەهێز بێن ئێمە
هیچ دەسەڵات داواکاریتان چییە؟ داواکاریمان لە خەڵکی کەرکوو لە پارێزگای کەرکوو لە ئەنجومەنی کەرکوو بێنە هانامانەوە بێن ڕێگە نەدەن کە ئەم خێمەیە کە خێمەیەکی خەباتی مەدەنیە بە زۆر پێمان لادەن. کاک بەهادین ئەگەر ئەبێتە ئێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان کاک بەهادین وەکو هاوڵاتیەک شاری کەرکوو هاتووە پاڵپشتی خۆ پیشاندەران بکات. سڵاو لێبێت. سڵاو بەخێر سەرەتا پێما بێ لەگەڵ مامۆستایان ئەم خێمەیە دامەزانی سەدایانەوە خێمەکە هەڵبگرن. پەیامە چییە؟ دەیڵی خێمەکە هەڵبگرن؟ وەڵای پەیامم بۆ هێزی دەسەڵاتی کوردیە یعنی وەکو نێنەرەکانی کورد ئەم کۆمەڵە مامۆستا هاتوونە داوای موچەی خۆیانەکەن ئەمان نەهاتوونە بۆ ئاژاوە بۆ شەڕ بۆ جێرە شێوێنێن تەنانەت هاتوونە داوای قوتی 3 مانگی خۆیانەکەن ئەتر تا بەیانیان هیچ ئەشکالێ نەبوو ئێستا پێم وایە زەختێ زۆر لەسەر هێزی ئەمنیەتە لە سەرروو خۆمانەوە تەلەفۆنمان بۆ کرێ ئەم خێمەیە لادێن بنش بە بۆچوونی من دانانە لە چۆن بێ کورتتەنیە لێ سوار بن عیبێکە دابەزیند و عیبە من پێم وایە لای نەدەن باشە بۆی بمێنێەوە بەرگری لێکەم چکە پاڵپشتیان منەر یەکەم کەس لێرە بوومە پێشەمە ساعت 7:30 نا من موچەخۆرین بەڵام وەکو کەسێک هەست بە ئازاریانەکەم وەڵای وا دینی حیساب کە لەگە منە 6-7 کەس ماوە تر خۆ ڕاستەخۆیە و دیارە ئاگاد لێ مامۆستا خواگەر بێتە ئێرەوە ئارێک نەبێت وا دیارە فەرماندەی ئەم هێزە پۆلیس چالاکەمەندەکان هاتووە گفتوگویان لەگەڵ دەکات کە داواکارن خێمەی مانگرتوانی مامۆستایان لێرە هەڵبژێ لە بەردەم نووسنگجەی پەرلەمانی عێراق کە لە شاری کەرکوو لە بەیانی ئەمڕۆوە ئەم خێوەتە دانراوە ئێستا داواکارن ئەم خێوەتە هەڵبژێ بەڵام مانگرتوانی نێو خێمەکە بە هیچ شێوەیەک ئامادە نین کە خێمەکە چۆڵ بکەن و داواکارن کە لەلایەنی پەیوەندیدار وە بە پیسانی کورد بێنە دەمیانەوە و تاوکەوەی کە ئەم خێمە بمێنێتەوە هەتا و کاتی کە کێشەکانیان چارەسەر دەبێت بە گوتی خۆیان. مامۆستا ئەگەر بێتی ئێرەوە پێم بڵێ گفتوگۆی چی لەگەڵ هێز ئەمنەکان کرد؟ ئەم هێزە ئەمنیانە تا ئێستا قسووریان نەکردو ئەڵێ ئێوە موافقەتان نییە و نابێ خێمەکە هەبێ و ئێمەش تا ئێستا بڕیارمەنەوە خێمەکانی لەبەرەوەی ئێمامەیە دەنگمان بگای یعنی 10 ساڵە لێرە بێزار بووین ئەمانەوێ 1-2 ڕۆژە لێرە بمێنینەوە تا دەنگمان زیاتر بگا ئەمان خواڵناگرێ قسووران نەکردووە زۆر بەڕێز و معاملە لەگەڵمان نەکردووە ئەڵێ ئەم ئەمرمان بواتە سەری خۆمانەوە کە خێمەکەن بەڕاستی ئێمە ڕووی دەمەکەمە کاکڕێوات بەڕاستی گرێکم لە کاکڕێوارە ڕاکان محافظ باە ئەم خێمەیە ماڵاگیرە من تێناگەم محافظ کورد بە ئینجا خێمەی کوردێکاڵی گیرێ يعني بەڕاستی لە زمانی ڕێیەکانە کۆمەڵی کورد خێمەی لە هەڵدا وەڵاهی دڵنیام ڕاکان هەڵی ناگرن بەڵام ئێستا کاک ڕێبوار کوردە و خێمەیە کۆمەڵی کورد خێمان هەڵداوە پیان هەڵبگیرێ وڵی شەرمەزاری بۆ ئەوان بەداخەوە نابووە هەڵبگیرە یعنی ئەوە ئێستا دڵنیام گەیشتۆ لای کاکڕێوات ئەوەیە کاکڕێوا بیوتە کاکە با یعنی چی دیناکەوە نەبام خێمە 4 ڕۆژ بمێنێ بەداخەوە کاکڕێوات محافظی کرد خێمە چۆڵەکەن ئەگەر ئەمە لای دەمەگەر بە زۆر هیچ نامێن بڕێنەوە ئەجینا وەکو من خۆم خێمەلێکم خێمە لێ ناکەمەوە بەڵام قوات ئەمنێکە دی خێمەکە لێکاتەوە لەمان سەرمالایەدا ئەوە دەستیان خۆش بێ و ئێمەی دەسەڵاتمانی داواکاری چییە لە لایەنی پەیوەندیدار داوانمان ئەوەیە کاکە لێمان گەڕێن بۆی دەنگمان بگا بە بەغا یعنی بەڕاستی کۆمەڵی ئەلم ئێزە ئەمنیانە لەبەر عەرەبەکانمان نازانی من چیم يعني ئێستا زانێ هاتووە لە کاکە تۆ چێکی لێرانە نەقیبێت نشتی داتەوە تۆ هەر بەم زمانە عشایرە قسە بکەین تۆ قەرزێکە لای کابراایك خۆ بێ بچی دەرگای دەبی بڵێ کاکەم قەرزم بەرەوە ئێستا ئێمە کۆمەڵێ قەرزمان لای حکومەتی بەغای من 3 مانگەم 7 مانگە موچەمە نەگوێ هەڵڕێکانم 3 مانگە موچەیانە ئەمانە کاکە جەن کێشەکە چارەسەر کرێ ئەگا دڵنیام ئەگا بەڵام چارەسەرە بێ نازام بەڵام دڵنیام ئەگا ئەم جاران زیاتر جگا لەبەرەوەی کە خێمەکە هەڵدراوە بە تەمایش بڕۆنەوە تا قەبارە کۆمەڵی مامۆستا زیاتر دێت چەند ڕۆژ دێر ئەمێنەوە ئیتر ئەمە ئاخی دەسەڵاتی ئێمە مامۆستاین چەکمان پێ نییە و زایدی کەسیش ناکەین ئەمە پێمانە قەڵەمەکانمانە داواکاریەکانمان بەسیتە و هەموو 30 ڕۆژاری موچەکانمان بدەنەوە تەواوی یعنی لەو شتێ قورسمان نەکردوێمە زۆر سپاس هەڵبەتە هێز ئەمنیەکان لێرە لە دەوری خێمەکە بڵاویان پێکەوە پۆلیسی چالاکە مەدەنیەکانن دەڵێن فشاری زۆرمان لەسەر لەسەری خۆمانەوە داوایان لێمان کردووە کە بەهۆی ئەوەی کە
مانگرتوانی ئەم خێمەیە مۆڵەتی ئەویان نییە کە خۆپشاندان بکەن و خێوەت هەڵبدەن و بۆیە فشاریانە سەرەداوەکارن لە مانگرتوان کە خێمەکە بە زووترین کات هەڵبگرن بەڵام مانگرتوان ئامادەنین بە هیچ شێوەیەک ئەم خێمەیە هەڵبگرن و داوا لەلایانی پەیوەندیدار دەکەن کە بێن بەدەم کێشەکانیانەوە ئەوەی کە جێی سەرنجە لە کاتژمێرنەوەی بەیانی ئەمڕۆوە مامۆستایان و فەرمانبەرانی موچەخۆلانی هەرێمی کوردستانەوانی کە لە کەرکووکن لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە شاری کەرکووک خێوەتی مانگرتنیان هەڵدا و دەستیان بە مانگرتن کرد بەهۆی دواکەوتنی موچەکانیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە تاوەکو ئێستا مانگرتن لێرە بەردەوامی هەیە بەڵام هێزانەکان هاتوون وەکو گوتم دەڵێن ئەبێت خێمەکە هەڵبگرن و چۆڵی بکەن تاوەکو ئێستا مانگرتوانیش ئامادەنین ئەم خێمە چۆڵ بکەن لە زانیاری زیاتر دەگەڕین وڵاتان.